بەداتەوە کردن گەشتشترەکە لە ژیانی دەوڵەت. گاوا ئەم دەرکەتن vê rêyê mezanî bû ev nerêke hesane û di vê rêyan xwe yî dûr û dirêj de îro em li Asya navîn li Qirgizîstan anî welatê Qirgizan e. Navê Qirgiza ji bi zimanê Tirkî jî Çilîtê. Ev çil eşîrê got di nava destanê Manas de derbas dibin got li hemberî Uygura ji kevin de şerdan e. Li gorî dîroknasa tarîxa Qirgizîstan her çi qas diçe 10,000 sal berê jî lêbelê serxwebûna xwe gelekî dereng bi dest xistiye û di 1991 piştî teşkîlandina Sovyetê hinû bûye dewleteke serbixwe. Ji ber vê yekê jî hê gelek problemê wa hene. گوچلوک خان کەسایەتیەکی قارەمانە کە بۆ سەربەخۆیی قیرغیزستان ساڵانێکی زۆر تێکۆشاوە و بە کەسایەتیەکی مەزن لە مەخۆلستان و تەواوی ئەقراسیادا ئەنرێت چونکە گوچلوک خان لە ماوەی مێژووە وەکو جەنگیز خان ڕکابەرێکی بەهێزی تیمۆجین بووە. ئەو لەبەر پاراستنی وڵات و گەلەکەی خۆی خەڵکەکەی لە ئاڵتایەوە کۆچ پێ کردووە بۆ ئێرە مەبەستی بووە کە خەڵکەکە لە جەنگی بێبەزەی ئەو ژینگەیە بپارێزێت. ئەو کاتیان شان و شاخەکانی پامیر وە هەرێمی حەود ئاو کە هەتا نزیکی سنووری چینی ئێستایا دەوڵەتی قیرغیزستان بووە. قیرغیزستان کە لە ناوەڕاستی ئاسیادایە باکووری وڵاتی کازاخستان و ڕۆژهەڵاتی ئۆزبەکستان و باشووری ڕۆژاوای تاجیکستان و باشووری ڕۆژهەڵاتی کۆماری چینیشە. چیاکانی تیان شان لە سەدا 65 ئەم وڵاتی داگیر کردووە. هەر بۆیە لە هەندێک سەرچاوەدا ناوی بە سویسرای ئاسیای ناوەڕاست دەبرێ. دەریاچی نیسیک کە دەکەوێتە باکووری ڕۆژاوای ئەم چیا مەزنانەوە بە گەورەترین دەریاچەی وڵاتەکە و لە دوای تیتی کاشەوە بە گەورەترین دەریاچەی ناوچیای جیهان دادەنرێت. لە کۆنترین بەڵگە نووسراوەکانی تورک کە یەنسیە و ئۆرهانن قیرغیزیەکان وەک قەومێکی تورک باسییان لێکراوە کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ مێژوویەکی دێرین. ئێمە دەتوانین مێژووی قیرغیزستان بە سەردەمی چاخی بەرد و برۆنز و سەردەمی کۆن و هەروەها تورکەکان دابەش بکەین. هەر وەک سەردەمی تورکەکان گرنگێکی تایبەتی هەیە بۆ ئاستای ناوەڕاست لە هاتنیانەوە بۆ ئەم ناوچانە. ئەوان ئەم خاکانیان ئازاد کردووە و وڵات و خانەدانی خۆیانیان لەسەر دامەزراندووە. لە دوای ئەوە لەگەڵ مەغوڵەکان بەشەر هاتوون. داگیرکاری مەغوڵەکان لە سەدەی 13دا گەیشتە ئاستای ناوەڕاست و داگیریان کردووە. لە دوای سەردەمی مەغوڵەکانیش یەکێتی قیرغیزەکان دامەزرا. لەم نێوەندەدا بۆ دامەزراندی وڵاتی قیرغیزیەکان هەمیشە لە تێکۆشاندا بوون. لە کۆتاییدا لە دوای ئەوەی بەدەیان ساڵ قیرغیزیەکان بەشێک بوون لە رووسیاوە تا بەدەستێنانی سربەخۆییش بۆ ماوەی 70 ساڵ سەر بە یەکێتی سۆڤیەت مانەوە تا کاتی بەدەستێنانی سربەخۆی خۆیان.
کاریگەریەکانی قسەی هەرێمی ئیمپراتۆریەتی ڕووسەکان لە قیرغزستان لە ساڵی 1876 دەستی پێکرد. لەسەر دابەشبوونی ئاسیای ناوەڕاست، رووسیا و وڵاتی بەریتانیا لەسەر ئاسیای ناوەڕاست بوو بە کێشمەکێشیان و ڕکابەری بەدەستهێنانیانە کرد و ئەم سەردەمە لە ساڵەکانی 1813 بۆ 1970 بە یاریە گەورەکە ناودەبرێت. ساڵەکانی نێوان 1976 بۆ 1970 بە سەردەمی داگیرکردنی وڵاتی قیرغیزستان دێت لەلایەن ئیمپراتۆری ڕووسەوە. شەڕی ناوخۆی قیرغیزیەکان و هەڕەشە و پۆڕەشەی دەرەکی وەک وڵاتەکانی چین و کۆکەند و کازاخیەکان وای کرد کە هۆزی باکووری قیرغیز خۆیان بخەنە ژێر پارێزگاری و داڵدەی ڕووسەکانەوە. لەبەرەوەی قیرغیزی باکوور خۆیاندا بۆ ژێر داڵدەی ڕووسەکان، ئیدی قیرغیزی باشووریش لەبەر سیاسی و کۆلۆنیزمی ئیمپراتۆری ئەوانیش خۆیاندا ژێر داڵدەی ڕووسەکان. سەردەمی داگیرکاری ڕووسەکان نەک تەنها لە ڕووی سیاسی بەڵکو لە ڕووی دیمۆگرافیا و ئابووری و کەلتوریشەوە بووە ئەگەری گۆڕانیشی گەورە لە ئاسیای ناوەڕاست. لەبەر ئەمە چەندین ناڕەحەتی و بێزاری بۆ خەڵک دروست بوو. لەم سەردەمەدا لە ساڵەکانی 1898 بۆ 1916 ڕاپەڕینی قیرغیزیەکان ڕوویدا. لە ئەنجامی ئەم ڕاپەڕینەشە لە ساڵی 1898 زیاد لە 1500 قیرغزی گیانی لەدەستدا و بە سەدانی دیکەش دوورخرانەوە بۆ سنوورەکانی سیبریا و دەوترێت لە ساڵی 1916دا زیاتر لە 200,000 قیرغزی کوژراون. لەگەڵ تێکۆشانەکانیان بۆ بەدەستێنانی سەربەخۆیی بە دەوڵەتبوونی قیرغزیەکان لە سەردەمی سۆڤیەتیەکانەوە دەستی پێکردووە، چونکە بەتایبەت لە سەردەمی سۆڤیەتدا قیرغیزیەکان لەو سیستمە کۆماریەدا توانیان پێگەی هەرێمێکی ئۆتۆنۆمی بەدەست بێنن. ئەم پرۆسەیەش لە ساڵی 1924 ڕوویداوە. لەم مێژووەدا ئاسیای ناوەڕاست سەرەتا لە ڕووسەکان و دواتریش سۆڤیەتەکان ئەم ناوچانە دابەش کراون و بوون بە هەرێمی جیاجا لە یەکتر. قیرغیزستانیژی کێک بووە لەو هەرێمە سەربەخۆیانەی کە کەوتوتە نێو ئەو دۆخەوە. ئەمە دەبێتە یەکەم هەنگاو کە ئیتر بیر لە بوون بە دەوڵەتی خۆیان بکەنەوە. لە ساڵی 1926 بووە کۆمارێکی ئۆتۆنۆمی. بەم شێوەیەش کۆماری قیرغیزستان پێکات و توانیان دەستوری وڵاتەکەیان دابنێن. و لە ساڵی 1925 ئەم دەستورێکە دانرابوو قبول کرا. لە دوای تێپەڕینی 10 ساڵ و لە ساڵی 1936 قیرغیزستان لەگەڵ 14 وڵاتەکەی تری ئەندامەکانی کێتی سۆڤیەت، قیرغیزیەکان گەیشتن بە پێگەی کۆماری سۆشیالیستی سۆڤیەت. لەگەڵ حکومەتی سۆڤیەتدا و هاوکات بەمەرجی شوێنی نیشتەجێبوون، هەر هەرێمێک ئۆتۆنۆمی بەرکەرتێکی چالاشی کەوت. لەو چوارچێوەیەشدا بڕیاردرا کە قیرغیزیەکان کاری ئاژەڵداری بکەن. لەگەڵ ئەم کارەشدا لە ساڵی 1940ەوە ژیانی شارەکە بە جدیتر گیرا و پێشکەوتنی زۆری بەخۆیەوە بینی. قیرغزیەکان لە دوای جەنگی جیهانی دووەم بە تەواوەتی نیشتەجێ بوون. لە دوای جەنگیش ژێرخانی قیرغزستان بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی. کۆڵهۆز و سۆڵهۆزەکان زیاتر بڵاو بوونەوە و خەڵکیش دەستیان کردو بە خۆلادان لیان. خەڵک باشتر لە ئایدۆلۆژیای سۆسیالیزم تێگەیشتن و ئەوانەی تا ئەم کاتە خەریکی کۆچکردن بوون ئیدی وازیان هێنا و دەستیان کرد بە ژیانی خۆیان. بەپێی ئایدۆلۆژیای مارکسیەت کە زیاتر جەخت لە پێکەنانی سەرمایە دەکاتەوە، باز لە سیستمی دیکە دەکات و هەروەها لەسەر ئەو بیرکردنەوانی کە مارکسیەت ئایدۆلۆژیاکانی لەسەر بوونیاد نابوو کە دەشێت لە دەروی سیستمی حاکمیەت ژیانێکی دی هەبێ بەڕابەتی لێنین. شۆڕشی ئۆکتۆبەر لە ساڵی 1970 دەستی پێکرد. هەروەها لە دوای مردنی لینین لە سەردەمی ستالین کە سیاسەتی ئەو لەگەڵ هەزری ژیانێکی خۆشتردا بوو نەدەگونجا. هەڵوێستێکی فاشیزانە لە دژی ئۆپۆزیسیۆنەکان وەرگیرا و چەندین سیاسەتی جۆرا و جۆر کاری پێکرا. لەبەر ئەمانە لە دوای مردنی ستالین لە ساڵی 1953 سەردەمێکی نوێ بۆ گەری سۆڤیەت دەستی پێکرد. سەردەمی کرۆشچێف کە لە نێوان ساڵانی 1953 بۆ 1964 بە سەردەمی لیبرالیزم و سیاسەتی ناوخۆ و پرسی سیاسی ناوخۆی دەرەکی تێبینێکی جدی لە مێژووی سۆڤیەتدا بەخۆوە بینی. لەم سەردەمەشدا گۆڕانکاری گەورە لە بواری ژیانی سیاسی و کولتوری و ئابووری لە سۆڤیەت ڕوویاندا. لەلایەکی تریشەوە هەوڵ دەدرا کە کاریگەریە نەرێنەکانی سەردەمی ستالین بسردرێتەوە. هاوکات هەوڵی چاکسازی لە زۆر ڕوانگەوە کاری لەسەر دەکرا.
ئەم دۆخە بووە هۆکارێک بۆ قەرقیز و چەند نەتەوەیەکی ترکە ڕێگەیان بەڕوودا بکرێتەوە لە هەمبەر کولتوری وڵاتەکەیاندا. لەم سەردەمادا چەندین پێشکەوتنی گرنگی کولتوری ڕوویداوە، خوێندنی ناوەندی و باڵاکراوەتەوە، هاوکات خوێندنی تایبەت بۆ ئەو منداڵانە کرایەوە کە تا ئەو کاتە خەریکی شوانکارەیی بوون. لەگەڵ زانکۆ و پەیمانگاکان چەندین دەستگای هونەری وەکو ئۆپێرا و باڵێ کرانەوە و ژیانی قەرقیزەکان بەرەو پێشچوونی بەرچاوی بەخۆ دی. ئەو پێشکەوتن و گۆڕانە گەورانەی لە بواری سیاسی و کللتوری و ئابووری ڕوویاندا لە سەردەمی کروشچەقدا ڕوویاندا. ئەمەش وای کرد کە چینێکی ڕۆشنبیر لە قیرغیزستان دروست بێت و هەستینەتەوەیش پێش بکرد. ئەم پرۆسێش بەردەوامی هەبوو هەتا ساڵانی نێوان 1964 بۆ 1985 هەتا دووبارە چاکسازی و ڕێخستنەوە کرا و پرۆسی دووبارە بوونیەتنانەوە بە پێشەنگی گۆرباچۆف دەستی پێکرد و لە ساڵی 1990دا لە سۆڤێت کۆتایی بەم پرۆسێ هێنراوە. لە ساڵی 90ەکانەوە پرۆسی دووبارە ڕێخستنەوە دەستی پێکرد. لە دوای هەڵوەشانەوەی سۆڤێتیش کێشەی بێکاری و بێپارەی و سنوورەکان دەستی پێکرد. ئەم دۆخە بووە هۆکاری ناڕەحەتی و شڵەژانێکی زۆر بۆ کۆمەلگا و هاوڵاتی. ڕێژەی هەڵاوستانی درا و گرانی وای کرد کە مرۆڤی تر خەمی ژین و ژیانی خۆی بێت و خەمی شەو و ڕۆژی بێتە پەیاکردنی پارچەیەک نان و دراوێک. هەر بۆیە ئەمە وای کرد کۆچی بە کۆمەڵ دەست پێ بکات. من بەو شێوەیە بیر دەکەمەوە کە ئەو کات خەڵک زیاتر بیری لەوە کردوتەوە چۆن نانێک پەیدا بکات و ئەمڕۆ و سبەی ژیانی خۆی پێبەڕێ بکات. لەگەڵ هۆکارە دەرەشیە کاریگەرەکان هۆکارە ناوخۆیەکان ڕۆڵێکی گرنگیان بینی کە پرۆسەی پیرسترۆکی ببێتە ئەگەری هەڵوەشانەوەی سۆڤێت. بە باوەڕی قیرغیزیەکان یەکێک لەوە گرانە ئابووری بووە و دۆمیان بریتی بووە لە کێشەی نەتەوە و نەتەوە پەرستەکان. بۆلشەڤیەکان کاتی دەسەڵات گرتە دەست لە ساڵی 1970دا بەڵێنی سەروەری و ئۆتۆنۆمی و دەوڵەتبوونی دایە تەواوی دەوڵەتەکانی یەکێتیەکە. بەتایبەت لە سەردەمی ستالین لە بەردەم بەڵێنەکانی ئۆتۆنۆمی و ئازادی گەلێ هۆز و تایفە بە شێوەیەکی تاکەکەسی و گروپ تووشی ڕاگواستن و دوورخستنەوە بوون. قەرقیزستان وەک وڵاتەکانی دیکەی ئاسیای ناوەڕاست بەتاوی نەیدەویست سەربەخۆ بێ و لەگەڵ مانەوەی لایەکێتی سۆڤێتدا بوو. لە سایە گلانسۆست ئازادی ڕادەربڕین و میدیا بەرەو پێشچوونی بەخۆوە بینی. ئەمەش بۆ یەکەم جار ڕێخستنی کولتوری و دواتر ڕێخستنی سیاسی دەستی پێکرد کە ئەمەش بۆ هۆی گەشەسەندنی زمانی و کولتوری قەرقیزەکان کە ئەمەش بۆ یەکەم جار لە مێژوودا خوێندن و قوتابخانە بە زمانی خۆیان دەستی پێکرد کە پێشتر لە سەردەمی سۆڤێتەکاندا قەت بەو شێوەیە کولتور و زمانی خۆیان نەخوێندرا بوو. لە دوای ساڵی 1995ەوە دووبارە پرۆسی بوونیاتنانەوە کە لە ساڵی 1990ەوە درێژەی کێشا بوو، ئازادی کللتور و کۆمەڵایەتی و سیاسی و فێرکردنی لە خۆگرت بوو. تاو کاتە کە هێشتا نەهاتبوونە سەر ڕاستی دەوڵەتداری چ قیرغیز و چ خەڵکی تر لە دوای ساڵی 1991ەوە بۆ ئەوەی بەدەستیان هێنابوو و بۆ بوون بە دەوڵەتێکی سەربەخۆ ئیدی ئامادەسازی دەستی پێکرد. ئەم دخوازن ji her welatî hêviyeke nû û xweş ji we re bênin lê mixabin dîroka mirovantiyê gelek nepaqije jî. Ji ber vê yekê îro em jî ji bo ku em li dîroka Qirgiza binerin, em li goristaneke ku ji bo bîranîna va jenosîd û trajediyê ku di dîroka Qirgiza de çêbûne hatiye avakirin disekinin. û ev der sê cihê cuda ne, ev cihê piştme di 1916 de Qirgizê ku ji ber Rûsa baz dane û hatine qirkirin. Di vî wextî de dibe nêzîkî sedî heftê Qirgiz ji alî çarê Rûs ve hatine qirkirin. Li jêrtir ji bo 1938 goristanek heye ku wî wextî jî gelek entelektûel û xwendevanê Qirgiz ji alî Sovyet ve hatine kuştin û hatine veşartin û heta 1991 jî Qirgiza biva nizanî bû. û li jêrtir jî dîsa di 2010 de piştî serxwebûnê hinek
مرۆڤێن گۆ لە هەمبەری حکوومەتێ دەرکەتنە و ji alî حکوومەتێ ve hatine kuştin Goristan ji bo wan hatiye vekirin. هاوساڵەکانی من و ئەوانەی لە من بچووکترن لە نرخی سربەخۆیی ناگەن. ئێمە وا بیرەکەینەوە کە وڵاتەکەمان هەر سربەخۆ بووە، بەڵام لە ڕاستیە بەو شێوەیە نەبووە. سربەخۆیی هێندە شتێکی بە نرخ و گرنگە کە لە باسکردن نایە. بۆ نمونە گەر ئێمە ئاوڕێک لە مێژووی خۆمان بینەوە ئەبینین کە ڕۆشنبیرێکی وەکو قاسم تێنیستانۆڤ، جۆسۆف ئەدبیر هەمانۆڤ، ترۆکۆڵ ئایتماتۆڤ گەلێ تێکۆشانیان بۆ هەبوونی زمان و کللتوری هەبووی خۆمان کردووە. هاوکات بەبوونی وڵات و نەتەوەی خۆمانەوە خاوەنی تایبەتمەندیەکانی خۆمان بین. ئەمەش چەندین تێکۆشانی بۆ کراوە. سەردەمی گۆرباچۆڤ بووە هۆکارێک بۆ هەنگاونانی زیاتر بەرەو سربەخۆی لە کاتێکدا کە ئازادی میدیا تازە هاتبووارەوە، هەروەها یەکەم پارتی سیاسی و بزافە ئازادی خوازەکان سەریان هەڵدا. یەکێک لە پێکاتە سیاسی گەورەکان بزافی دموکراتی قرقیزستانە کە بووە پێشەنگی تەواوی دام و دەستگاکان لە ساڵی 1990دا. یەکێک لە داخوازە گەورەکانیان بزافە بریتی بوو لە زمان و کولتور و مێژووی قرقیزستان. هەروەها خەمیشی لە ئاریشە و بابەتە سیاسیەکان خواردووە. دەبێت لەم وڵاتەدا ئێمە بۆچوونی سربەخۆی و سەروەری لێکجیا بکەینەوە. سەروەری ئەوەیە کە ئاریشە ئابووری و سیاسیەکان بەبێ ئیزن وەرگرتن لە مۆسکۆ وڵاتەکە خۆی بتوانێت چارەسەری بکات. چونکە لە سەردەمی سۆڤیەتدا وڵاتەکەمان ئیزنی هەبوو کە تەنها کێشە کولتوری و پەروەردەیەکانی خۆی بۆ خۆی چارەسەر بکە. هەر بۆیە پەیوەندی و کێشە سیاسی و ئابووری و نێودەوڵەتیەکان درا بۆ دەست مۆسکۆ چارەسەریان بکە. بۆ قیرغیزیەکان گەرچی ئەوان زۆر خۆیان بۆ ئامادە نەکردبوو، بەڵام ئیتر کاتی سربەخۆبوون هاتبوو کە خەون و خەیاڵی چەندین ساڵی خەڵک بوو. لە دوای هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤیەت سربەخۆبوون بۆ ئێمە واتە بۆ قەرقیزستان وەک زۆر وڵاتانی تر خەون و خەیاڵێکی لە مێژینە بوو. هەر بۆیە توانیمان ئەو سربەخۆیە بەدەست بهێنین و ببینە وڵاتێکی سربەخۆ. ئێمە وەک دەوڵەتێکی سربەخۆ بووین بە ئەندامی نەتەوەیە گرتووەکان و دەستمان کرد بە ناساندنی وڵاتەکەمان بە دنیا. گەرچی هەڵۆشانەوەی سۆڤیەت وای کرد کە ئێمە بکەوینە تەنگانی ئابووری گەورەوە، بەڵام وەک لایەنی ڕۆحی ڕۆڵی میلەتەکەمان ئاراستەکەی تری بەخۆیەوە بینی. ئەکرێ بڵێن هێڵێکی نوێ لە وڵاتەکەماندا کێشرا. بەشێکی بزوتنەوە سربەخۆخوازەکانیش چەندین ئالۆزی و شەڕ و وێرانکاری و مردنی لێکەوتەوە کە قیرغیزەکان بەدەر نەبوون لە هیچ کام لەمانە. قیرغیزیەکان ڕاستەوخۆ بەرەو سربەخۆی دەڕۆیشتن، ئەگەرچی لە کۆتا سەردەمەکانی گەیشتن بە سربەخۆیی تووشی چەندین ئالۆزی بوونەوە، بەڵام دوای ئەم هەموو ماوەیە لە سربەخۆبوون سەختە باسی سەختیەکان بکرێ، بەڵام یادی ئەم 25 ساڵەیی سربەخۆبوون تەواو جیاواز و تەواو پرجۆشە. سربەخۆیی گەورەترین دڵخۆشیە بۆ بەدەستهێنانی سربەخۆیی باو باپیرانمان زۆرترین کۆششیان کردووە. خەڵکیان کۆ کردوتەوە و ئەم سربەخۆییان بە زۆر بەدەستهێناوە. لەو کاتەوە تا ئێستا چەندین سەدە تێپەڕیوە، واتە تازە بە سربەخۆیی ئەگەینێمە. یادکردنەوە و پیرۆزکردنی 25 ساڵەی سربەخۆیی خۆشیەکە کە ناتوانرێ هەرگیز پێناسە بکرێت. ئیساڵ
کرگز 25 ساڵی ئەسەرخۆبوونا گۆدە 1991 دا بدەست خستنە تکن لێبلێ ئەف 25 ساڵ gelekî bixweşî neçûne mixabin gelek pevçûn û gelek problem jî derketine di vî wextî de gelek pevçûnê etnîkî problemên aborî pevçûnên siyasî partiyên siyasî çêbûne di vî wextî de û ji 2002 heta 2011 jî gelek ciwanan li hemberê hikûmetê çalakî çêkirine ev heykelê got dibînin jî ciwa çalakiya ye û 2010 de gava li vê de li vê meydanê ciwan çalakiya dikin ji alî parlamento ve liwa tê reşandin û nêzîkî 75 kesa jî can didê di va çalakiya de. ڕۆسە و ڕێگاکانی سربەخۆبوون گەلێ دژوار بوون لە دوای دروستکردنی وڵاتێکی سربەخۆ دژوارتر ئەوە مایەوە کە بتوانێت وڵاتەکە لەسەر پێ بوەستێنێ لەبەر ئەوەی قەرقیزستان پێش ئەوە ئەزموونی دەوڵەتداری نەبوو هەر بۆیە وای کرد ئەم دۆخە بۆی دژوارتر بێت سەرەڕای ئەم دۆخانە ئەم ساڵ یادی 25 ساڵی سربەخۆبوونمان کردەوە ئەم سەردەمە دەتوانین بە سەر 4 بۆ 5 قۆناغدا دابەش بکەین درێژترین سەردەم لە ساڵی 1990ەوە دەست پێ دەکات کە ئاکایف دەسەڵاتی هەبوو لە کاتێکدا هێشتا بە شێوەیەکی ڕسمی وڵات سەربەخۆیی وەرنەگرت بوو کە ماوەی 15 ساڵ درێژەی کێشا کە پێی دەوترێت سەردەمی ئاکایف لە ماوەی حکوومەتی کاتیدا ئەو سەردەمەش بە کاتی دێتە ژمار لە دووەم شۆڕشی خەڵکدا ڕۆزا ئۆتۆنبایف وەک یەکەم ژنە سەرۆک هاتە سەردەسەڵات بۆ ماوەی ساڵێک وڵاتەکەی بەڕێوە برد بۆ 5 ساڵی کۆتایی ئالمازبێک ئاتامبایف سەرۆکۆماری دەکات. ئاکایف لە ساڵی 1991دا لە سەدا 95 دەنگەکانی بەدەستێنە وەکو سەرۆکۆمارێکی نوێ و سربەخۆ هەڵبژێردرا. دەست بەجێ پەیمانی هاوبەشی ئابووری واژوو کرد و لە ساڵی 1991 لەگەڵ 4 وڵاتەکەی دیکەی ئاسیای ناوەڕاست کۆبووە. و لە ساڵی 1992 قیرغیزستان بووە ئەندامی نەتەوەیی یەکگرتووی ڕێخستن و هاوکاری ئەوروپا. لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی مانگی ئاداری ساڵی 2005 سەردەمی لالەهات لە 4 نیسانی 2005 فشار خرایە سەر ئاکایف کە دەست لە دەسەڵات بەربدا بەڵام ئەمە کۆتایی بە ناخۆشی و ئاڵۆزیەکان ناهێنێ لە 75 ئەندامەکەی پەرلەمان سێنیان کوژران و ئەم گرژیانە هەتا ساڵی 2011 بەردەوام بوو. گەر سەرنجی خۆمان بینە سەر ئەم 25 ساڵی کۆتایی وڵاتەکەمان ئەبینین کە چەند ئاڵۆزی و ناخۆشی تیادا ڕووی داوە لیبرالیزم و ئازادی ئابووری و سیاسی لە 5 ساڵی دواتری سەردەمی ئاکایف بەردەوام بوو لە دوای ڕژێمی دەسەڵاتداری بۆ جاری دووەم و سێەم ئاکایف بوویەوە بە سەرۆکۆمار لە ساڵی 2005 ڕاپەڕینی گەل سەری هەڵدا و وای لە ئاکایف کرد کە لەسەر تەختی دەسەڵات لاچێت دواتر هیوایەک سەری هەڵدا ئەویش بۆ باشتربوونی شتەکان لە ئەنجامدا دام و دەستگای سیاسی نوێ دامەزران بەڵام دواتر ڕژێمی زۆرە دەست بەهێز بوو هەر بۆیە خەڵک ناچار بوون بە هەستان و ئەنجامدانی دووەم ڕاپەڕین ئەم 5 ساڵی کۆتایی هەندێک ڕووداوی تیادا هەن کە هیوا بەخژنین لە کاتێکە هێشتا پێکاتە سیاسیەکان بەرقەرار نەبوون یەکەم دەستوری قیرغیزستان لە 8 بەش و 97 بڕگە پێک دێ لە 5 نیسانی ساڵی 1993دا لە دوای 12 کۆبوونەوەی ئەنجومەنی پایە بڵند قبول کرا لە ڕێفراندۆمی ساڵی 1996دا هەندێک گۆڕان لە دەستوردا ئەنجامدرا بەڵام داخوازیەکانی گۆڕانی دەستور درێژەی کێشا و هەر بەردەوامی بەخۆیەوە بینی لە دوای شۆڕش دەستوری نوێڕێ خراو ئێمەش قوبوڵمان کرد ئەم دەستورە زۆر بەپەلە جێبەجێ کرا چونکە پێویست بوو خەڵک ئارام بکرێنەوە واو کات ئەبوو ئاشتی لە وڵاتەکە بچەسپێنرێت چونکە لە دوای شۆڕش گرژی و ئاڵۆزی و قەومایەتی لە نێوان ئۆزبەکی و قەرقیزیەکاندا ڕوویدا لە باشووری قەرقیزستان خوێنڕژانی لێکەوتەوە و دواتر لەنێ ئەو هەموو ئاڵۆزی و کێشمەدا دەستوری نوێ قبول کرا بەڵام لەبەر ئەوەی زۆر پەلەی تێدا کرابوو چەند هەڵەیەک لە دەستورەکەدا بوونی هەبوو
ئێستاش بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانە سەرۆک کۆمار دەستپێش خەریکی کردووە بۆ ڕاستکردنەوەی ئەو هەوڵانەش لە سەدا هەشتای ئەندامانی پەرلەمان پشتگیری لێ یەکەن. ئاڵای قیرغزستان وەکو ژیانێکی ئازاد خۆی دەستپێرێتە کۆچەریەکان لەسەر زەویەکی سوور خۆرێکی چل تیشکی بۆتە سیمبولی سەر ئەم ئاڵایە کە لە ناویدا نیشانەی بۆزووی قیرغزیەکان بوونی هەیە. ئەم چل تیشکەی خۆرەکەش دەگەڕێتەوە بۆ داستانەکەی مەناس کە ئەوان لە چل هۆز پێکهاتەبوون. ڕەنگی سووریش نیشانەیە بۆ بوێری و زەردی خۆرەکەش هێمای ئاشتی و دەوڵەمەندیە. 25 ساڵ پێش ئێستا ڕێک لەم ڕۆژەدا لە سێویەکی ئابدا کۆمارە قەرقیز توانیان سربەخۆی بەدەستێنن. کاتێ باسی سربەخۆی دەکرێ من یەکسەر قیرغیزستان و خەڵکەکەی دێت بە ئەمێشکمدا. بێگومان بەوەی کە ئێستا لە خۆشیدا ئەژین قەرزاری ئەوانەی پێشخۆمانین چونکە ئەوان بۆ ئەوەی ئێمە لە خۆشی و باشیدا بژین کۆششی زۆریان کردووە گیانی خۆیان بە فیدای ئەم خاکە کردووە ئەو بیر دەکەمەوە کە ئاخۆچە هەوڵێکی مەزنیاندا بێ. ئێمەش ئەم ئەمانەتە پیرۆزە وەک چاومان دەپارێزین و دەیگەێنین بەنەوەکانی داهاتوو. ئیرۆ ئەم باژارێ هەری مەزن و پایتەختە قرگزیستان لە بیشکێکن. باژار di sala 1970 de ava bûye û navê wê pêşî Pîşpek e. Piştre dibe Bişkek, piştî şoreşa Oktober bi rêhevalê Lenin û serokekî şoreşa Oktober Mihail Frunze navê wê di 26 de dibe Frunze. û piştî not û yekê wexta Qirgizîstan dibe dewleteke serbixwe dîsa navê wê dibe Bişkek. Nüfusa Bişkek zêdeyî milyonekê ye û bajarekî multietnîk e. Hê rêwîtiya me li Qirgizîstan nekediye ye heke hûn hê tiştê zêde ji Qirgizîstan bixwazin bimînin bimere bimînin. بەڕای من سربەخۆیی ئازادیە و ئازادیش لە ماڵەکەی خۆتە لەو شوێنەی لێ ئەژێت لە وڵاتەکەت ئەو نانەی ئەی خۆی ئاو هەوا تۆ لە ماڵی خۆ زیاتر هەست بە ئازادیەکەیت ئەمەش بە مانا فراوانەکەی لای من ئازادیە چونکە کاتێ من ئەچمە وڵاتێکی تر و ئەگەڕێمەوە لە ماڵەکەی خۆما هەست بە ئازادی خۆم ئەەکەم کاتێ ئەو هەوا پاکژە هەڵدەمژم و ئەو تیایانە دەبینم ئیدی پشوو دەدەم ئیتر ئەو کات هەست ئەەکەم کە ئێرە هی منە و بیر دەکەمەوە کە بەڵێ ئازادی من ئەمەیە لێرەیە.